کە ئەگەڕێنەوە بۆ مێژوو یاخود بۆ چەند ساڵێک لەمەوە پێش کاتێک کە بیری شەڕی ناوخۆمانەکەوێتەوە ئازارەکەی لە دڵی هەمومانایە کاتێک کە ئێواران یاخود هەر کاتێک وایە مەیتی کەسێکە هاتەوە ئێمە هەمومان خەفەتمان بۆ خوات ئەگەر سەر بە هەر لایەنێک بواە چونکە ڕۆڵەی ئەم وڵاتە بوون. شەڕی ناوخۆ ڕەنگە بەبوونی ئەوە بێت کە ڕای جیاواز یاخود بیرکردنەوەی جیاواز ئێمە لە یەکتری قبوڵ ناکەین یاخود ئێمە یەکتری قبوڵ ناکەین کاتێک ئەگەر من سەر بەلایەنێک بم هاوڕێکەم سەر بەلایەنێک تر بێت ئەوە یەکتریمان قبوڵ نییە و ڕەنگە لەگەڵ یەکتری شاقسە نەکەین. ئێمە زۆر باش ئەومان لە بیرە کە شەڕی ناوخۆ بۆ هۆکارێک لەوەی کە دوو خێزان یاخود ناو خێزانێکە چەنەها جار گوێمان لەوە بووە کە یەکتریان عاجز کردووە یاخود شەڕی گەورەشان کردووە. لە ئێستاشە کە پڕۆپاگەندەی هەڵبژاردنە کاتێک کە بە شەقامێک کە ئاڕۆی ئەگەر لایەنێک بەم شەقامەیە بێت ئەوە ئەو لایەنی کە لەسەر شەقامەکە شوێنی خۆی داناوە ئەکەونە وتاف و قسەی ناخۆش بەرامبەر بە لایەنەکەی تر. زۆر جار ئەم شتە گەشتۆتە ئاستی ئەوەی کە کارەساتی لێ بکوێتەوە یاخود ئەوە تا شەڕێکی ناخۆشی لێ بکوێتەوە وەکو لەم هەواڵانی ئەم شەو و چەند شەیەکی ڕابردووە بیستمان. ئێستا شارەکان کە هیتە ناو شارەکانەوە هەستەکەیت شارێکی بچکۆلە شارێک وەکو سلەیمانی بووە بە چەند شەقامێکەوە و بۆ بە چەند ناوچەیەکەوە ناوچەی فڵان ڕنگ و فڵان ڕنگ و فڵان ڕنگ وەرە شارێک ئەگەر ئەوەنە با بڵین جیاوازی تیا بێ بەڵام بۆی کە ئێمە ناتوانین جیاوازیەکتی قوبوڵکەین بکرێ بە چەند بەشێکەوە ئەی لە داهاتوە ئێمە چێکین ئێمە بەرنامەیە لە پێنا ئەوەیەکەین کە بتوانین یەکتری قوبوڵکەین. ئەگەر هاوڕێکەم سەر بەلایەنێک بوو ئەوە من ئەوم پێ قوبوڵ بێ ئەگەر منیش سەر بەلایەنێک بووم ئەیژ منی پێ قوبوڵ بێت. لەم بەرنامەیە بێلایەنانە بەبێ جیاوازی ڕۆکەینە هەموو شوێنەکان بەبێ جیاوازی لەگەڵمان نابن. الباترول قاعد اخوانه خلق اوني عالمي قراني بيه تغير بحوا كسدانا شو اخيرا كردي برو سنه قنجه قوام زاني قاتشي خليس كذا بس يا رقم شوين لجيان يلا تصوري چیزا بابی لاونه کینو توار پارتو پنج پارچه خینه پارتکی اولاتریان هر ولا ناوالین توار پارتو وازلو بینیم بس و آخری که شهرکانیش هر هولی رستمانی و باسی مکه و بوم بدون پارتی توار خوار حمکه خلقك دواي بروك ومن دواي برو انا اشتري يقدر قبول ناقي مش لو اني كومله هو كاره بيت لا سياسته ولا لا انشتوا شوار گنجیوکو من للاینیکن شوار گنجیکا للاینیکا سیاستي او بشيويك وسياساتي كونتر بشيويك ما يكردون ناو گنجکان و ناو خلقا شد زور بابون من شر چقو تنان تقا کردن تنان كوملشتي ناخوش اي براي من مشتكي زور زود واكوت امانه اتشني اشتي له نشر برو مشان قبول ناكن رئيس خوش رسل بين هاد البرامبراي بزور زور خوش کاریگەری ئەوەیە کە ئێمە ڕای ناتوانین ڕای جیاواز بکەین ئەوە کێشەکەی ئێمە هیچمان کەمان یەکتری قبول ناکەین هیچ کامێکمان ئامادە نین ئەوی ترمان قبول بێت ئەمەش نازانم هۆکارەکەی من تێ ناکەم هۆکارەکەی چییە ئەنی بۆچی تۆ لە لایەنێکی من لە لایەنێکی ترم زۆر ئاساییە برادەرین دۆستین ڕەفیقین ناسیارین بە پێکەوەی نەدەرەوە زۆر ئاساییە سارێک لە بەڕێستەکەم تۆ وەکو لایەنگرێکی گۆڕان باشە کوڕێکی دراوە سێتان هەیە وا بیرکەرەوە یان کوڕێکی پورت هەیە سەر بە لایەنێکی ترە باشە تا چنێک تۆ ئەگەر ئێوارە میتی ئەو کوڕە هاتەوە خوا نەخواستە تۆ ئازارەت حتا سەر ئازارمەیە هەرچەنە دیژیشم بۆ سە بەز من هەر ڕێگە بم لەگەڵێ ئەگەر خزمم بێگەر دوژمنم بێ هەرچیە بێت منم پرسیارە بۆ یەکەم بۆچی ئێمە تۆ ئێستا لە مەکۆی گۆڕانیت باشە دیارە سەر بە گۆڕانیشیت بەڵێ
تا چەندێک تۆ ڕای بەرامبەرەکە قوڵەکەی کە سەر بە تۆ نییە یاخود پشگیری ئەو ڕایە ناکە کە تۆ پشگیریەکە ئەزانی چۆنە هەر کەسە بیر و ڕای خۆی جیایە شتێکیش کە بەزەخت بوو بیانیتە سەر ڕێگای خۆ خۆش نییە بیر و ڕای خەڵک ئازادە بەچی لایەنەکە کەیفی خۆیەتی من گۆڕانم ئەو بشاردووە ئەکر ئێمە ڕێز لە یەکتی بگرین لە ڕاکان ڕێز هەموو کاتی خۆشە نا ڕێزگرتن لەسەر و هەموو شتێکەوە من هەتا ئێوارە قسەشم پێ بڵێن لەم بەرمەکۆیە سەلامی خۆمیان بۆکەم و چەپڵەشیان بۆ لێم و لەوانەیە زۆر احتیاجیشە بەلامەوە تۆ ئێچێتیت لە ئەنگریەتی بەڵێ لایەنەکانی تری پێ قوبوڵە وەڵایی من لە ناخی دڵی خۆمەوە لەوەتی خۆم باوکم شەیدا وەکو کوڕی شەیدێک هەر هەموو کاتێک دەنگمان بە لیستی یەکێتیە و ئەتوانی تۆ ئەگەر هاوڕێیەکە سەر بەلایانی تر و پێ قوبوڵیکەیەنەوە تا هاوڕێکەش قوبوڵ ناکەیت وەڵای تر هەچ کەسە و ڕێی خۆی من مەبەستم وایە توانین ئێمە ڕای یەکتی قوبڵکەین بە جیاوازی بیرکردنەوە بە جیاوازیەوەی کە من سەر بە چ لایەنەکەم نا طبیعیە تۆ قوبوڵی ناکەیت وەڵا طبیعیە هەچ کەسە و ڕێیکی خۆی هەیە تۆ بەلا تۆ ئاساییە کەسێک سەر بەلایەنێک بە دڵام هاوڕێتیشی بکەیت ئای بۆ طبیعیە بەلامەوە هیچ ئاساییە چکە لەبەرەوەی کە من ئەگەر حسابیەوە بکەم ئەو کاتە ئەبەر ڕفقات هیچ کەسێ نەکەم لەگەڵ ئەوی سەر بە پارتیت لە گەڕەشێکە ئاژید وایە بەڵێ وایە ئێوارە ئەمە پرسیارەکەی منە ئێوارە خوا نەخواستە مەیتی کوڕەگێتەوە یاخود مەیتی ئینسانێکێتەوە بۆ گەڕەکەتان ئەڵەن سەر بە گۆڕانە تا چەندێک تۆ ئازارەیەت طبعا ئاگەر بێتە سەر مردن چ گۆڕان چ یەکێتی چ پارتی چی شیوعی چی یەکگرت و مردن هەرێ مردن و تاکێک لە وڵاتی ئێمە کەمە بێتەوە کوردێک کەمە بێتەوە من وەکو خۆم زۆرم بەلاو ناخۆشە بێ و هاوکاری شەکەم لە هەموو پرسەکەیە وەچی پێویستیش بێ چی هاوکاری بێ بە من بکرێ منیکەم ئەمە پرسیارەکەی من ئالەمەیە بوو ئەمە پرسیاری دووەمە بۆچی ئەمە یەکتی قوبوڵ ناکەین ئەوە تا شەوانە ئەبیستین ئەو گەنج پەلاماری ئەو گەنجەیە یەکتیمان پێ قوبوڵ نییە ئەگەر من سەر بەلایەنێک من تۆ سەر بەم لایەنی ناتوانم ڕێز لە لایەنی تۆ بگرم ناتوانم ڕێز لە ڕێی تۆ وەربگرم ئێمە وا بڕین بەڕێوە باشە کە یەکتیمان پێ قوبوڵ نیانەوە تا یەکتیمان پێ قوبوڵ بێت طبعا وەڵامەکە بە کاملی دابەزێنن وەنیە من حەزەکەم جەنابەت بڕۆی پەیڕۆ پرۆگرامی پارتی بخوێنیتەوە لە کۆنگری یەکەم هەتا کۆنگری سیانزە هەموو کۆنگرەکان تاکید لەوە کاتەوە کە یەکتری قوبوڵ بکەین و یەکتریشمان قوبوڵە ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان یەکتریمان قوبوڵە جارێک کەش تکرارێکەم و یەکتریمان قوبوڵە سڵاو لێبێت تۆ لایەنگری سۆسیالیستیت تا چەندێک لایەنگرەکانی تری پێ قوبوڵە باشە ڕای جیاوازیشیان هەیە با بڵین لایەنگری ئەو لایەنەنین کە تۆ هەڵبژاردووە بەڵێ وەڵام من هەموو ڕاکانم پێ باشە و لام قبوڵە هەموویان وەکو بەشی خۆیان ئینیان لایەنگری خۆیان هەیە ئێمە بە یەکتری قوبوڵکەین بەڵێ بەڵێ بە تاکیدە بە یەکتری قوبوڵکەین بە یەکتر قوبوڵکردنەوە جوانین هەر کەسە و ڕێیکی خۆی هەیە ئازادە ینی ئێمە توانین ڕێز لە یەکتریش بکرین بەڵێ بەڵێ زۆر ڕایەکی جیاواز دەبێت ئەگەر ڕێیکی جیاواز بێت توانین ڕێز لە یەکتری بگرین شەڕ و فەرتەنەیە لە چییە کە شەوانە ڕوئات و یەکێک ساری یەکێکە سووتێن یەکێک لە فیشەکە نێبێکێکە و ئەمانە لە کۆ سەر چاوایان گرتووە هەر هاوڵاتیانی ئەم وڵاتەنین خۆ ناکرێ بڵین ئەمانە لە وڵاتێکی ترەوە هاتون و ئەیانێ وڵاتەکەی ئێمە تێک بن ئەوانش هەر هاوڵاتی کورد نین هاوڵاتی ئەم وڵاتن بەڵام لە هەنێک کاتا کۆمەڵە گەنجی خوێن گەرمەیە بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستەکەی خۆیەکات لەو کاتا لەوانەیە لێک خشانێک هەبێ یاخود شۆرتێک هەبێ کە ئەو شتانە دروستەکە من ئومێدەوارم ئەو شتە نەبێت ئاساییە ئێمە لە پرۆسەیەکا بەشدارین لە کوردستانە زۆر ڕێی جیاوازیشمان قوبوڵ کردووە و هەموو لایەنەکانش بە ئازادان ڕێی خۆیان دەرەبڕن و ڕێزی لایەنی بەرامبەری شەگرین هەر شتێ بێت ئەم شەڕ و فەرتەنەی شەوانە کە ڕوایە ئێوە هۆکاری چی ئێمە بەشێک نین لەوە سەر بەلایانی منیش نەبێ هەر قوبوڵمە بیر و ڕای خۆیەتی ئازادە چیەکەلانەیە بیرکردنەوەی چە من بیرکردنەوەی چکەم هەیە ئێمە شەوانە لە هەواڵەکانە گوێبیستی ئەمە ئەبین کەسێک تەقە لە کەسێکەکات کەسێکە چی عەلەمی فڵان حیزب ئەدڕێنێت کەسێکە چێ ڕسمە پۆستەرەکان ئەدڕێنێت ئەمانە هۆکاری ئەوەیە کە ئێمە یەکتری قوبوڵ ناکەین یەکتر قوبوڵ نەکردنە و لە ناو کۆمەڵیش کەمیشە ئەوە خۆشتێکی عام نییە ناوچەکانیش تقریبان فەرقەکات لە شارەکە ژ بە پێ ڕۆشنبیری خەڵکەکە ئەوژەکەوێتەوە سەرەوە زیاترینی هەز ناکەی مەسەن ئەم یەکتر قوبوڵ نەکردنە شەقامەکانیشی کردو بە چەند بەشێکەوە بارەوەڵا بەتاشیت بەزەوەش سیاسەتی غەڵەتی سیاسیەکانی کوردستانە کە وای کردووە
گەنجەکانیش ئاوا بیرکەنەوە. ئەبێ یەکتریمان قوبڵ بێ ئومێدەوارم من یم بانگەشە بۆ پارتیەکەم جەنابەت بانگەشە بۆ لایەنێکی کاکە یەکێکە بانگەشە بۆ لایەنێکی کاکە زۆر خۆشە کە بێتە سەر هەڵبژاردن کە دەنگ درا ئیتر پێویست ناکەم من لەگەڵ تۆ تێک بچم تۆ لەگەڵ من تێک بچی ڕۆحی برایەتی و تەبای و یەکتر قوبوڵکردن با لە پێش هەموو لیستەکانەوە بێت. وڵای هۆکارکە ئەگەڕێنمەوە ینی بۆ تێنەگەیشتن چونکە بەڕاستی سیاست لە وڵاتە ڕووکەشە لە ئێرە چۆن بڵێن ینی کەس نازانێ من ئەگەر پارتێکم قوبول بێ لایەنێکم قوبول بێ پێویستە بزان بنەمای ئەو لایەنە چیە چاک و خراپیتەوە پێویستە ئەو لایەنە بۆ منی ڕوون بکاتەوە ئەو کات من لەسەر ئەو بنەمای هەڵی بژێرم ئەگەر لەگەڵ من بگونجێ ئەو کات ئیتر من چه حەقێکم هەیە بە برادەرەکەم کە لایەنێکی ترا بێ قوبوڵی بکەم ئەو حەزی بەو سیاسەتە هەیەواتە. تا چەندە کەسێک ئێمە یەکتریمان پێ قوبوڵ لەم وڵاتەیە؟ وڵا کەم بەڕادێکی کەم چونکە ئەگەر یەکترمان پێ قوبوڵ بووە ئەم شەڕانە دروست نەبوو لەسەر جادە و شەڕەپڕ بەڕاستی ڕێکلامەوە ناکرێت بەم جۆری کە ئێستا ئێمە ئیبینین. چۆنیت؟ تۆ ئاڵای گۆڕانێ بە سەر سارەکەوتەوە کردووە تا چەندێک تۆ ئەگە سارەیە بە تەنیشت تا ڕۆشت ئاڵای حزبێکی تری پێوە کردبوو تا چەندە پێ قوبوڵە؟ پێم ئاساییە ئەی هەموو شەڕ و فەرتەنی کە ڕووی شەوانە لە پێناو چیە؟ وەڵاهی ترەوە هەست کەس و بیرە و ڕای خۆیەتی ئێمە ئەتوانین ڕای یەکتری قوبوڵکەین بە جیاوازی بەڵێ ئێمە بۆیە ئەم بەرنامەمان لە ناو باخی گشتیا کرد پێشەواوەتی با بڕین لە ناو باخی گشتیەوە چونکە باخی گشتی هیچ ئاڵایەکی هەڵ نەمەسراوە باخی گشتی و هی هەمومانە لە دوای ناوبڕێکەوە گەڕێنە وەلاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە.